ئەم مسڵمانانەی ئەمڕۆی ئێمە کولی یەکێ لەو خەڵکە بگری تایەتی 20 ساڵە 30 ساڵە خەریکی کاری ئیسلامی و خزمەتکردنی مسڵمانان و بانگەوازکردنە بۆ دینی خوا و دیفاعکردنە لە دینی خوا تایەتی تووشی هەزار چەند مەسەری بۆ لە پێناوی دینی خوایە. بەڵام لەوە غافڵ مەبە بەو زەخیرە کۆنەی کە هەتا تۆ تەواو پاڵی لێبەیتەوە بڵێ وەڵای تر بەهاشتم بۆ خۆم ڤامن کردووی تر کاکە چیمان وەکو یونس لێ نەیە سەلامی خوای لێبێ کۆرەوتی تر بە قەومەکە بوو تر ئیمانیانن بێنن نانن کەیفی خۆیانە خوا حافیظ بن. ئەوە خوای گەورە خستیە ناو سکی حوتێکەوە چەند ئەستیغفار و سوبحان اللهی کرد لە سکی حوتەکە تا خوای گەورە عەفوی کردو هێنایە دەرەوە ئینجا حکایەتەکەشی کردووە بە ئەیبرە دەیگێڕێتەوە بۆ خەڵک. برایان ئەو خەڵکەی کە لە پێناوی خوایان ڕێگەیەکی هەڵبژاردووە ئاگای لە خۆی بێ تۆ یەکەم جار لە پێناو ئەم ئیسلامە و خزمەت بەم دینەیە هاتی لە پێناو ئەویان نەهاتی ناوێکی دنیایی بەدەستبێنی کەی ئەو ناو بەدەستێنا ئیتر پاڵی لێبەیتەوە. ئەی ئەو مامۆستا بەڕێزانەی کەیەکی 100 تەلەبە و 200 تەلەبەتان هەبوو ئەمڕۆ دەستی گەیشتۆ بە مەنسەبێک و بە پلەپایەک یەک دەرسی نەماوە و یەک تەلەبە نەماوە چی جوابی خواییتەوە؟ ها؟ یعنی تۆ بۆ ئەو مەنسەبە کارت دەکرد و هەوڵدەیە یان بۆ خزمەتی ئەم ئیسلامە ئەمڕۆ ئەبێ زیاتر تۆ بۆ ئەو ئیسلامە تێبکۆشید خەمی ئەو میلەتەوە بێ کە ئاوا تووشی فەسادەت و بێدینی و زەلالەت و گومڕایی بووە یان ئەوەی دەسێ گەیشتە مەنسەبێکی تر تۆ ئەی بۆ جاران 200 تەلەبە و 300 تەلەبەت هەبوو ئەی بۆ جاران مزگەوتەکان شەو و ڕۆژ لەبەر دەرسی تۆ بەرناکەوە ئەمڕۆ ئیسلام ئیشی پێ نەماوە تاو چاکەت و پانتۆڵی تاو لەبەر کرد و بۆ این باخی جوانێ لەمە کرد و سیارەی ئاخر مۆدێلێ هاتە ژێر بۆ ئەمەندە بوو ئەی چی جوابی خوایتەوە؟ بابای بانخوازی داعی مسلمانی مجاهید ئەوە چییە هاو؟ برایان ئەمە دینی خوایە شەیتان زەفەرمان پێ نەبا ئەوەنەی شەیتان دێتە سەر ڕێگەی عالمەکان و خواناساکان و داعیەکان و خزمەتکارانی دینەکە ئەوەنە ڕێگە بە خەڵکە جاهیلەکە ناگرێ خەڵکە جاهیلەکە بۆ ئەو هیچ موشکیلەیەکیان نییە بە یەک کەلیمەی باتە ئاسمان و هێنێتە خوارەوە لەگەڵ تۆیە دەرگای وا لێکاتەوە بە خەتەرەش بەدڵتانە هاتووە ئەو ئیسلامەی هاتۆ ئامادە بووی خوێن و ماڵتی لە سەرا بکەی بین ئەمڕۆ بە دوو قسەی خۆش دەوڕانوتەوە ئاگاشت لە خۆت نییە ئەوەی دوێنێ بە کفر دەزانی ئەمڕۆ بەس بە قسەی خۆش تەسلیمیشە کردو ئاگاشت لە خۆت نییە